پەیامێکمان هەبوو پەیامی حیزبە کوردستانەکانە بۆ براکانمان بەتایبەتی مرۆکە لای مەجلیسی عەلاین داوام کارین لە بەڕێزیان و لە هەموو نەتەوەی تورکمان و هەموو حیزبە کانی غەیری کوردی لەم شارە دانیشتەکانمان بەردەوام بێ لەگەڵیاندا تاگەینە حەلێکی کەرکووکیانە ئەجارە پەیامەکانمان بەڕاشکایی بە برادەرانی نەتەوەکانی تر لە دەرەوەی کورد ئەڵێن ئێمە لە کەرکووکە ریفراندۆمەکەین لە کەرکووکە ئاڵای کوردستان کراوە لە کەرکووکە داواکاین لە نەتەوەی تورکمان بەتایبەتی کە هاوشاری ئێمە خەڵکی ڕەسەنی ئەم شاران هاو کارمان بێن هاوخەباتمان بێن دوور لە هەموو توند و تیژیەک لە عێراقی نۆ ڕێگەی ترمان نییە غێری ئەم ڕێگەیە دانیشتن قسەکردن مناقەشە تەفاهم حتا لە بەغا ئێستا حکوومەمان حکوومە تەوافقیە کەرکووکیش وەک عێراقێکی بچووکە هەموو نەتەوەکان ئەژێن لێرە فەرزی ڕەئی ئیرادە یەک تەرەف بۆ ئەترافی تر مشکلە دروستە بێ تورکمان حتا ئێستا ئەوە چەند ساڵە خارج دایرەیە من وتم بۆ بەرادەران وتم حتا ئیسپات بکەن کەرکووکیەکان کەرکووکش بۆ هەمومانە لازمە هەمومان مشارەکە بکەنەوە اینجا هەر مشکلە بە دانیشتن بە تەفاهم بە سیاست حەل ئەبێ